من عبدالقاهر علی عمر سکرتێری کۆمەڵی خوێنبەخشانی کوردستان مەڵبەندی گشتی هەولێر سەرەتا ئێمە بڕیارمان دەکە خوێن بەخشین بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی شاری هەولێر بیرۆکەی ئەو کۆمەڵەیە دەگەڕێتەوە بۆ ساڵانی نەوەتەکان لە ساڵی 1970 بەدواوە بەردەوام خوێنمان بەخشیوە بۆ کەسانی پێویست بە خوێن بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان و شاری هەولێر بە تایبەتی ئێمە بەردەوام بووینە تا ئێستا خوێنمان بەخشێ بۆ هەموو کەسانی پێویست بە خوێن و بۆ برا پێشبڕکەکان لە بەرەکانی جەنگ بۆ کارەساتە نەخوازراوەکان ئەو کاتانە کە پێویستیان بە خوێن بۆ ئێمەش ئامادەبووین خوێنمان پێ بەخشینەوە هەموو جۆرێک. داوا لە پەرلەمانی داهاتوو دەکەین گرنگی بە کەرتی تەندروستی بدات چونکە ئەوان خزمەتی هەموو هاوڵاتی کوردستان دەکەن بۆ دامەزراندنی کارمەندانی زیاتر و بۆ کێشە و گرفتی هەموو کەرتی تەندروستی موچەی تەواویان پێ بدرێ چونکە خەڵک دەنگ بە ئەواندا بۆ ئەوەی چارەسەری هەموو کێشەکانی ئەوان بکەن داوا دەکەین لە ڕێگای پەرلەمانەوە هەموو کارەکان و کێشەکانی کەرتی تەندروستی جێبەجێ بکرێ و خەڵکی عامیش سوودی تایبەتیان لێوەرگێ سوودی تەواویان لێوەرگێ بۆ ئەوەی کە ئەو کاتێک کە دەنجیان داوە پەشیمان نەبن لە دەنگەکانی خۆیان کە داویانە بۆ کەسانی کە نام پەرلەمان لە کوردستان. داوا لە هاوڵاتیانی کوردستان دەکەین ڕۆژی دەنگدان هەمویان بەرەو دەنگدان بڕۆن مەرکەز بە ویستی خۆی دەنگ بدا بۆ کەسێک کە مەبەستی بەو کەسانە کە خزمەتی گەل و وڵات و هەرێمی کوردستانیان کردووە پاراستنی هاوڵاتیانیان جێبەجێ کردووە خزمەت بە وڵاتە دەکەن هەر کەس لە ئاستی خۆی هەست بە مەسئولیەتی خۆی بکە بە دەنجی خۆی بکە دەنگ بدات جا هەر کەسێک دەدا گرنگەوەیە دەنگ بدەن بەو کەسانێک کە وڵاتیان پاراستەوە هاوکاری خەڵکی کوردستانیان کردووە وڵاتیان پاراستە. من لانا بەرهەم خاوەنی براندی کەتان بیستویەک بۆ دیزاین و دروستکردنی جلوبەرگ و جانتا لە کوردستان لە سەرەتا لە ماڵی خۆمان کارمە کرد و هەر بە کەلوپەلی سەرەتایی و هەوڵمدا شتێکی کوالیتی پێشکەشی خەڵک بکەم بەڵام دواتر شتەکان لە ناو ژوورێکی خۆمە نەمەتوانی تەواوی کەم هەوڵما وەرشەیەک دانم وەرشەکەم دانا و ئێستا لە وەرشێکی بچووکە کارەکەین و لە وەرشەکە تەنها چەند ئامێرێکی بەسیط ئەتوانە بڵم بەکارێنین بۆ دروستکردنی ئەم جانتایانە و هەمووی بەدەستی خۆمانەکەین کارگەمان نییە بە هیچ شێوەیەک و بەبێ هیچ بوونی هیچ سەپۆرتێک و پشتگیریەک توانیم ئەم بەرهەمانە دروستکەم و پێشکەشی کوردستانی کەم. من ئەوکو خوێندکار بووم بیرم لەو کردوانێک کە دوای ئەوەی کە تەخەڕوجم کرد بۆ زۆر دڵنیا بووم لەوەی کە دامەزراندن نییە هەش بێ ئەبێ واستێکی زۆر گەورە هەبێت بەڵام پێم خۆش بوو پشت بەوە نەبەستم کە من بچمە شوێنێکەوانێ یان بە واستێک لە شوێنێک دامەزرێم بۆ ئەوەی پارێکم دەست بکەوێت من هەوڵما تواناکانی خۆم تێکەڵ بە ئیشێ بکەم و بمە خاوەنی کاری خۆم و وابزانم ئەوە زۆر گرنگە هەموو کەسێک بیری لێ بکاتەوە ڕاستە ئەگەر حکوومەت پشتگیری ئەو کەسانە بکات کە لە زانکۆکان دەرەچن چکە هەموو کەس پێی خۆش نیە ببێتە خاوەنکار ئەمە لایەنێکی ترە بەڵام من خۆم بیرم کردوانێک کە دڵنیا بووم شتەکە بۆ شێوەیە نابێ و دروستکردنی کەتان بیستوێکیش گرنگ بوو لە کوردستانە لەبەرەوەی ئێمە براندێکی خۆمان نییە کە بە کوالیتیکی زۆر باش بەرهەمێک پێشکەشی خەڵکەکەی بکات و لە ڕووی فاشن و دیزاینەوانێ ئێمە زۆر لاواز بووین هەوڵمان لەو لایەنە بگرمە بەر و کارەکان جێبەجێ بکەم.
و داواکاری من لە حکوومەت و لە پەرلەمانی داهاتوو ئەوەیە کە هەوڵ بن ئەو گەنجانێک کە ئایانێ بچنە سەر پێی خۆیان ئەوێ خاوەنی کارێکی خۆیان بن پشتگیریان بکەن لە زۆرشدا لەواچێ هەنێک شت هەبێت پێویستی بە مادەش نەبێت معنەویان پشتگیری ئەم گەنجانە بکرێت بۆی بتوانین دەستی کار لایانی کەرتی ئەهلی باڵا دەست بکەین و ئەوەنە خەڵک پشت نەبەستێ بە حکوومەت و بە دائیرەی حکومی توانی بۆ نمونە بۆنە ئەگەر کۆمەڵێک کەس لە کارگەیەکدا ئیش بکات ئەمە بۆ خۆی توانم بڵم داهات بۆ کۆمەڵی گەنج دابینەکات و دەستی کاریش زیاتر گەورابێت. داوا لە خەڵکی کوردستانەکەم کە بچن و دەنگی خۆیان بن بۆ کەسانی کە شیاون بۆ کەسانی کە داهاتووی کوردستانیان لا گرنگە بۆ کەسانی کە دەستی گەنجانەگرن و ئەتوان خزمەتێکی زیاتر بە خەڵکی کوردستان بکەن و هیوادارم ئەگەر دەنگ بدەن دەنگ بەدەن بە کەسی شیاو و کەسانە بێت کە لە بەرنامەیانایە کە خزمەت بە خەڵکی بکەن و داهاتوێکی گەشترمان بۆ دابین. من ئەندازیار ڕابر حوسێن حەمەد لە ئەندازیارم لە بەشی پرۆژەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر من لە 8 ساڵ لە سێکتەری ئاویش دەکەم و سەرپەرشتی ئێمە وەکو ئەندازیاران بەڕێوەبەرایەتی ئاوی سەرپەرشتی هەموو پرۆژەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر دەکەین ئەوانەی کە بەسەر بەکەرتی حکومینە تا ئێستاش حالی ئەو مەشروعی کە لێرەش هەیە مەشروعی بابن قەردی برگ لەلای کۆمپانیای بایۆتەرەوە جێبەجێکرێت قەردی حکوومەتی بەریتانیا لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو مەشروعاش پێک دێ لە دانانی تۆڕی ئاو بە قوترەکانی 700 ملیم و 900 ملیم لە هەولێری نوێەوە تاوەکو کەس نەزان. ئەو پرۆژەیە تەوان ئاوی زیادەی هەولێری نوێ دەگوازینەوە لە بۆ کەس نەزان و دەوروبەری ئەو کێشەیە کە لە کەس نەزان و قەرە بوو ئەو ناوچانی دەوروبەری هەیە تاکتاکی پێ چارەسەر دەبێت. تەمان ئێستا ئێمە لە هەموو کارەکانمان بریتە لە دابینکردنی ئاوی پاک ئاوی خواردنەوە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست و ئەوەی ئێستا ئەمە ڕۆژانە تەوان احتیمامەشی چاک بە ئاو دەدەین و هەوڵ دەدەین چاکترین و باشترین کواڵەتی ئاو خزمەتگوزاری بگەین لە هاوڵاتیان هەرێمی کوردستان. بەخۆی ئەمە لە چەند خولەکانی پێشووی پەرلەمانیش داوامە لە گشت ئەندام پەرلەمانەکان کردیە کە سیاسایەکە پێی دەن یاسای پاراستنی ئاو دامەزراوە ئاویەکان لە هەرێمی کوردستان بە تایبەتی و شاری هەولێر کە یاسایەک دەربچی ئەو دامەزراوانە و ئەو سێکتەری ئاوەی وقای ئاوەکەی بکات چونکە ئەوەی کە لە ئێستا هەیتمان نەبوونی بێ یاساییە چەندی جاریش ئەومان تاکید کردەوە چونکە ئاو ژیانە لەوانەیە بتوانانی بێ نەوت بێ گاز بێ کارە بێ هەموو شتە بژین بەڵام ناتوانانی بێ ئاو بژین. ئەوان زیاتر تەرکیز دەکەنەوە سەر ئاوەدانی و ئیستیقراریەتی هەرێمی کوردستان بەڵام دڵنیا بن بە 2 هەفتە نەمانی ئاو لەو هەولێرێ ئەو ئیستیقراریەتی بە دەیان ساڵە دروست دەکەن نامینێ. داوا لە گشت هاوڵاتیان دەکەم بەرەو سندوقەکانی دەنگدان بەڕێ بکەون و دەنجی خۆیان بدەن بۆ ئەو لایەنەی کەوا خزمەتی هاوڵاتیان دەکات و لای زاریش ئەو پرۆژە گەورە و استراتیجیانە جێبەجێ دەکات. ئێستا بەردەوامە لە خزمەتکردن هیوادارم بەشدارێکی ساڵاتیان هەبی و
و دەنگ بە بەولایانە بدەن کە خزمەتێکی گەورەی شاری هەولێر دەکەن.